خاڵێکی تر دوایە کە زانیمان پەرلەمان ئالەتی گۆڕانکاری نییە. زانیمان کە ئەوانە هەمووی کوتلەی زەبەلاح و گەورە گەوریان دروست کردو، هەمووی ئیمکانیاتیان بەدەستەوە، شەریکاتی نەوتیان بەدەستەوە. هادی العامری پێش ئەوەی مووسڵ بگرنەوە، هێشتا شەڕەکان لە قەراغی مووسڵ بوون، ئیتیفاقی لەگەڵ شەریکی فەڕەنسیا کردبوو کە نەوتەکە لەوێ دەرهێنرێ و بە ئیمتیاز لەگەڵ ئێرانە. پارەکەش بۆ ئەمان دێتەوە. ئەم ڕۆژکەشف بوو کە بە کارتۆن ڕسمی کارتۆن لە حدودەوە هات لە ئێرانەوە، ڕسمی هادی العامری لەسەر بوو، زەمەنە العێراقەکەی لەسەر نووسرا بوو، لە ژێرەوەش هەمووی سەفتە دۆلارەکانی دێ. نابێ بزانین ئەوەندە عاقڵمان بەسیط بکەن و ئەوەندە چەواشەکارانە لفلفەی سەرمان بدەن و هەڵمان خولێنن وەڵا ڕۆین دەنگە دەین بە پیاوچاکان بۆی بچنەوێ. پیاوچاک چییە؟ محسن عەبدولحەمید 2 دکتۆرای هەبوو، خستیانە ژێر بێ، هەر بە عەمدەن 20 دقیقە قاچی لەسەر سەری ڕاگرت بە پۆستاڵ. کامەیە خەڵکی قەداسە دەخوێنێتەوە. خۆمانە حیزبی داعوان، حیزبی داعوا لە پەنجاکانەوە دروست بوو. محمد باقر الصدر بحري علمي شرعي، مفكرة، فيلسوفة، منظرة. أما أو حزبي تشكيل كردو يسام حزب بدو بالرون. نور المالكي مسؤول عبادية، بلام صاحب دولة القانون. عبادي صاحب سركوتنا كختي أمريكي، أما إيرانية أو ختي هردوكشان ياك حزب. تو سيري مع المسالمة عندي همو كسجزاني إيش كاجقل كرد وسني. جارە کورد هەر تەمان لە دوای سونیە کە شۆ سونیش بەشی خۆیان توانێیش هەمویان فێڵ لە ئەمریکاژەکەن، گرێوی ژەبنەوە، پارەی سعودیەش وەرەگرن. سعودی ئیشی بەوە چییە قونسولگەریە لە نەجەف بکات؟ غێر بۆ دۆشینی سعودی دوو ڕۆژ دوو تەیارە دوو فڕۆکە، یعنی بڵێن دوو سەفەری گەشتی ئاسمانی بکرێت بۆ سعودیە و عێراق لە قازانجی عەبادی. ئێمە تەمەنایان نەکرد، عێراق تەمەنایە کرد لە زەمەنی مالیکییان ویست بەس لە حدودی بەڕەکەش بکرێتەوە، ناکرای. کەوابوو نە پەرلەمانی عێراق یای کوردستان، نە پەرلەمان ئالێتی گۆڕینە، نە دەرەقەتی وەکوت لە کارە گەورانە دێن کە دەبا بۆم دەڕەکانن خسۆتە ئەولاوە هاتوون. جا کابرایکی ئیسلامی داماو لە مزگەوتەوە ڕۆیشتوون، جا هەڵە پەڕە سەوت ما بۆ بدەن ئێمەی مسڵمان، ئێمەی دڵپاک، ئێمەی دەستپاک، ئەمە شاهیدیدانە بۆ قیامەتتان، ئەگەر سەوتان بە ئێمە نەدا گوناحبارە بن. تۆ چیت پێکرێ برا؟ بزنسەکەی خۆت بە ولاوی چیترت پێ ناکرێ، ئەوش لەبەرێ بۆیان بڕیویتە تۆ. ژنا موچەی حتا گەر ناندایەتێ خۆ نەدەتوانی وەریگری. غەش و تەزویرەکە ئەنجا ئەو کەسانەی کە دیسان هەڵمانە خەڵەتێنەوە کە گوایە غەشی تیانیە و ئەمجارە ئیمکانێتێکی خەیاڵی بۆ سەرف کراوە و 600,000 ئامێری انتخاباتی هێنراوە، 100 ملیۆن دۆلاری تێچووە لە کۆریا تەبعەن هێناویانە، ئەنجا سێرڤەرەکەی خەمتان نەبێت لە قوبڕووسە. جا سەیرەکە ئەمەیە. یەکێکە ناوی حاکم زامولیە. حاکم زامولی شیعەیە، لە پەرلەمانی عێراقا مەسئولی لیژنەی ئەمنیەت و بەرگریە. ئەم پیاوە تەسریحێکی داوتی ئەبێ زۆر بە حەزەر بن لەوەی کە هجووم نەکرێتە سەر مرکزی کۆمیسیۆنی باڵای انتخابات لەلایەن حەشدی وەحشی یان لەلایەن تەنزیمی دەولە. لەبەرەوە نەسیحەتی تەمە ڕاوێژکارەکان، ڕاوێژکاری دەرەچی و ناوەچی جا لەگەڵ هەموویان ناتەکە هەمووی مرکزی بڕواتەوە بۆ قوبڕس. لە قوبڕس بۆ ئەم جارە ئیسرائیل تەحەکومی تیا بکە، یا ئەمریکا یا ئەوروپا، هەموویان بتوانن تەحەکومی تیا بکەن و خۆیان ئیعلانی بکەن، یان لە نەتیجا بڵێن وەڵا پێویستی بە فەرزی دەست هەیە بۆی تەزویراتەکان بڕۆ. خۆیان لە کالیفۆرنیا وایان کرد لە کاتێکا کە جۆرج بۆشی کوڕ هاتە ناو انتخاباتەکە و احتیمالی ئەوە هەبوو سەر نەکەوێت، لە کالیفۆرنیا بەدەستی جیان کردەوە. ئەو کەسانی وا ئەزانن و فریومانەدەن بەوەی کە گویا تەزویری تیان نییە، بەڵێ لە خوارێ تەزویری احتیمالی تەزویر کەمە، زۆر کەمە هەیە، چکە ئەشێ بە وەسڵەکەش تەزویر سەود بدا، ئەشێ بە کارتەکەی خۆشی بیت، ئەشێ سیم کارتەکەی کە کراوە تەبع کراوە وەکو ئەوەی ڕابردوو پارتی هێنای لە ئێرانەوە تەنانەت نووسرا بوو تەوەلود، غێرە نووسرە بە کوردی نووسرە ساڵی لەدایک بوون، ئەویان نەگۆڕی بوو، فەزح بوون بەوەی کەوا لە ئێرانەوە هێناویان.
سیمکارتەکەی کە پێوەیەتی لە خوارێ طبعا برای بەڕێزیشمانەیە کە بۆ منی هەموو شەرح کردوەوە کە لە خوارە چۆنە و چۆنەکرێ و دەستگاکە خۆی چۆنە جگەلەوەی لە ئینتەرنێتیش بینیمانە و متابعمان کرد لە خوارێ احتیمالی غەشەکە کەمترە بەڵام یەک طبقە دوو طبقە سەرکەویتە سەروتر احتیمالەکان زۆرتر بوونێت غەشەکە لەوێ واکرێ فێڵێکی تری قانونی زۆر خراپەکرێ ئەوش کە خودی سیستمەکە کە پێڵێن سیستمی سانتلێگۆ سیستمی سانتلێگۆ ساڵی 1910 دروست بوو 1950 لە نەرویج و سوید تەنفیز کرا ئەم پیاوە خۆی ناوی ئەندرێ سانتلێگۆیە عالمێکی ڕیاضیاتی فەڕەنسی عالمی ڕیاضیات مامۆستای ڕیاضیات علاقەی بەسەر سیاسەت و کتلەکاری و جۆرشتانە شۆنی بەڵام ڕێسایەکی داڕشت بۆ ئەوەی حیزبە بچووکەکان هەڵ نەلووشرێن چونکە سیستمەکە وا بوو چۆن لە عێراقی شاوا بوو لە کوردستانی شەروەها حیزبە گەورەکان قانونێکیاندا ئاڕشت ئەیانوت ئەگەر حیزبە بچووکەکان ئەوەندە نەهێنن نابێ ببن بە ئەندام پەرلەمان بۆ نمونە بیرتان دێنمەوە لە 592 کە یەکەم انتخاباتی کوردستان کرا پارتی وێچێتی و بەرەی کوردستانی مسەیتر بوون تەعلیماتەکەوان دایانڕشت بوو بزوتنەوەی ئیسلامی وتیان 5 کورسی نەهێناوە لەبەرەوە نابێ بێتە پەرلەمان سەوتی ئەوانی تریش چوو بۆم دوو گەورەیە وتیان 50-50 تەشکیلیەکەی دوایی جەلال تاڵەبانی پەشیمان بۆ وتی ئەگەر ئێمە ڕێگامان بدایە بزوتنەوەی ئیسلامی بهاتایەتە ناوە وەلەو 5 کورسی بۆ ئەو کاتە سۆشیالیستی ژەهاد ڕەسوول مامەند بۆ ئەو کاتە و زەحمەت کێشانیش قادر عەزیز قودرەتی زیاتری هەبوو ئەو کاتی توانیان زۆرتر بوو ئەم حیزبە بچووکانە لە ناو لانی کەم 10 کورسیانە بوو بەم 10 کورسیە پارسەنگێکی پارتی وێچێتیان ڕاگرت ئەمە مەشروعێک تەقدیمەکە مؤەیدینی هەیە ئەو معارضینی هەیە ئەم 10 سەوتە لانی کەم هەشتیان بڵین تەئیدیە معارضەکەی کردیان مؤەیدەکان یەکرد و شتێک لە تەوازوناتێک دروستە نەکار 50-50 کە بڕوە ئۆه مشەڕی ناوخۆی و 36,000 پێشمەرگە کوژرا لە نێوانی پارتی وێچێتی ئەوانەتان بیر نەچێتوە خۆ ئانە ئێستا بۆین باخیان بەستووە هەر ئەوانن کە ئومەرای حەرب بوون لای پارتی بنیا لای یەکێتی ئەم سیستمە ئەڵێ ئەم سیستمە لە جیهانە طبعا ئاوایە 3-5-7-9 ئاوا تەقسیمەکرێ بۆ نمونە مەسەن یەکێک 20,000 سەوتی هێناوە تەقسیمەکرێ بەسەر سەیە هەمویان متتەفقن تەقسیمەکرێ بە سەیە بۆی بزانن چەند مەقعدی بەرەکەوێت ئەو تۆزە معقدە تەمەن خۆی دیموکراسیەکە خۆشی هەر معقدە انتخابات معقدترە و ئەم سیستمەش سیستمی شەڕەپاڵ و دزینی سەوت و گوێکردنەوە و ئەمانەش خۆی حربێکی گەورەیە لە نای بۆیە بەڵام معرەکەت الانتخابات خۆ بە هەوانتە پێناڵە معرەکەت الانتخابات بۆی پێویستە و کەسانە زۆر باش سەر دەرکەن ئەو کتلە گەورانە لە عێراقا ئێستا وایان لێ کردووە لە جیهانە بوو بە 1.4 بەڵام سەر نەکەوتوە زۆرتر کەچی کتلە گەورەکانی عێراقی بەغداوتیانە بێ 1.9 بێ یعنی هەر کەسێک 1.9 سەوتەکانی ئەوەندە نێنات سەوتەکان کە تەوزیع بن بەسەر 1.9 ئەگەر نەیتوانی کورسی بێنێ بۆ نمونە بڕیار دراکە ئەبێ 9,000 سەوت بێنێ ئەگەر ئەو 8,500 هێنابوو نابێ بە ئەندام سەوتەکەی بۆ چۆڕوە 8,500 بۆ کوتلەی گەورە بۆ نور المالکی یا بۆ عەبادی یا بۆ ئەوانی ترە یعنی سەیری ئەم چاواشەکاریە بۆ شتێکی زۆر سەیرە تۆ خانمێکی بەڕێزت هەڵبژاردووە لە سلەیمانی کەچی سەوتەکەت نەماوە لەوێ لەبەر ڕۆیەوە بۆ کوت لە گەورەکە لەو لا سەیرەکە وڵاو نوری المالکی پێدەرچوو ئەو سەو مەجموعە سەوتانەی بۆ خانمە ڕۆیوە چوە بۆ ئەوێ ئێڵەی کوا سەوتەکەی من وڵا سەوتی تۆ بەداخە بوو بە سووتوی جگەرە بۆ توێکڵی پیاز ئێتو ئاگاتە لەم حیلە و حەواڵانە هەیە چۆنەکرێ ئەوانەی سەرە کە بەشدارن لە انتخاباتەکە هەندێک لەوانە هەراوەش ئەو بیری لێ ناکات تۆ نایزانێت چکە مهم ئەوەیە بگاتە ئەو بیزنسە ئەو ئیتیفاقاتانی کە کردوێتی خاڵێکی تر ئەوەیە کە ئەم خەڵکە بۆچی کەوا بوو خۆیان هەمویان هەوڵەدەن بۆ ئەوی بگەنە ئەو شوێنە لەبەر پارە سەیریکەن مشعان الجبوری کە خۆی ئەندام پەرلەمان لەسەر تەلەڤیزیۆن اعترافی بۆ کردوتی کاکە من 45 ملیۆن دینار وەرەگرم کە کاتە 37,000 دۆلار مانگانە 37,000 مخصصاتی خۆم وەرەگرم 4 ملیۆن مخصصاتی حیمایەکانم وەرەگرم
مخصصاتی ئەو ئیفاد و سەفەر و نازانم چی ئەمان وەرەگرم ئیتر کۆمەڵە قەواهیمێکە 37,000 وەرەگرم براوە کەممان کردوتمان 20,000 وەرەگری 20 ضربی 12 ئەمە 240,000 دۆلار 4 ساڵیش لەوێ بێ قوربانجان 1 ملیۆنە دۆلاری دەست کرد ئەم خاتوونە یا ئەم برادەرەمان کە وعدمان پێداوە لە کاکە موچەتان عایدی من هەموو شتێک عایدی من ناوچەی دابڕا عایدی من کورە مەتارەکان عایدی من هەمووی بە سەوتم بدەن کە سەوتی ئەدەنێ ڕاتە پێشێ 1 ملیۆن دۆلار قازانجەکە لە ماوەی 4 ساڵە 4 جار دەسی بەرز نەکردوت چاروای خەوی لێ کەوتوە سەیرخە بزان ڕەفیقەکانی کوتلەکەی خۆی چێ دەسی بەرز کرد ئاوایەگەک بە شەرمەوە سەوتە دەی بەچێ بزنیزی وا هەیە یەکێک لەو ئەندام پەرلەمانانە بۆی جێڕامەوە لە بەغدایە وتی برادێکمان هەیە هەر لە حیزبەکەی خۆیان برادێکمان هەیە 16 حیمایی هەیە طبعا هەر حیمایەکیش بە عەقید حساب کراوە 1,300,000 دیناری بۆ حساب کراوە هەڵی ئیتیفاقی لەگەڵ هەموویان کرد کاکە من حیمایم ناوێت چکە خەڵکمان نامناسێ بە کۆستەرێک دەتوانم بچم بۆ بەغدا حیمایەکان هەموو بڕۆنەوە بۆ ماڵەوە هەمووتان یەکی 400,000 مانگانەی خۆتان وەرگرن بە 100,000 کەشی منەی خەمە جرفان تویانە باش هەر یەکی 16 حیمایە کەسیان نییە کە 16 حیمای پێویست بێت چونکە هەموو مسەیترن چێ هەیە احتیمالی اختیاراتی بۆ دروست مەگەر ئەسامە نوجەفی ئەوانە لە مۆسڵ بەهۆی تەنزیمی دەولەیە کەسانیش تر لەو بابەتانە ئەژینا چێە هەروەوانە بکوشی بۆیە هەمویان بۆ ئەم بزنسەش دیسان هەوڵە دەنەوە یانی تۆ تەسەور کرد لە 4 ساڵە 4 ئەو اینجا ئێوە ملاحەزەشەکەن چەند جار ئەڵێ وەڵا لەبەرەوەی نیسابی قانونی تەواو نەبوو جەماعەت غایبن ناتوانی ئەم مەشروعە تەئجیل کرا سەودانمان لەسەر قانونی مرور تەئجیل کردووە مانگێکی تر لەبەرەوەی ئەفەندیەکانێکە لە ئەرجەنتینێکە لە فلیپینێکە لە تایلەندێکە لە ئەوروپایە لە پیاسە دەنگ بۆچی ئەدەی و چاوەڕێچیەکەی عەزیزانی من ئەو کوتلە گەورانە ئەو ئیشانەی کە ئەیکەن لەوێ ئەو گۆڕانکاریانە کە هەمووی بە عەسکەری هاتوونەتە پێشەوە هیچ چەواشەتان نەکە ئەمریکا بەهێز هاتووە ڕووسیا بەهێز هاتووە بەشار بەهێز ماوەتەوە تورکیا بەهێز داخلی عەفرین بووە ئێران بەهێز چۆتە ناوچەکانەوە لە لوبنانە لای حوثیەکان لە هەر شوێنەکە هەیە پارتی بەهێز لە بادینانە یەکێتی بەهێز خۆی فەرز کردەوە سەرەوە یەکێتی ڕسوا بووە یعنی ئێوە تەسەور کە نەگەر بێت توی کوردستان بکرێتەوە انتخاباتی کوردستان پارتی 41 دەنگی هەیە ئێڵن کاکە 5 دەنگی ترمان 5 دەنگمان بەرێ ئەمریکاڵێ قوربان باشەوە بووم بە 36 یەکێتی ئێوە 18 بوون دانیشتنی خێر 12تان هاتبوو کاکە 6 بکەن بە خێر بەڵێ باش بۆ 6 و 5 ئەوی ترش ئەوە بووم بە 11 یەک گرت و دانەیەکە ترمان بدەرێت تۆش فەرم ئەوە 12 کۆمەڵجانەمە دانەیە بۆ تۆ زیادە کاکە شاسوار ئەمە بۆ تۆ 56 کاکە بەرهەمە و 5-6 بۆ تۆ نەتیجەتەن چییە هەر عەدەدەکە وەک خۆی وایە ئەمریکا کوردستانە دۆشێ وەک مانگا سەتڵە شیرەکەیە بە دۆلکەیەکی ترە دۆشێ لێی هەڵە قوربان فەرموو تەوزیعیکەن لای خۆتە پێشتر 4 دۆلکە بەر پارتیەکە و 3 دۆلکە بەر نەک دۆلکە پەرداخ 3 پەرداخ بەر پارتیەکە و 4 بەر پارتیەکە و 3 بەر یەکێتیەکە و 2 بەر گۆڕانەکە و یەکێ بەر فڵانەکە و ئیسلامی ئێستاش هەروایە پەرداخەکان بچووکتر کردوتەوە هەرخواکەم نەیکەن بە فنجانی قاوە ئێستا کردویانە بە ئیستیکان پیاڵە کاکەوە 4 پیاڵە بۆ پارتیەوە 3 پیاڵە بۆ یەکێتیەوە ئیتری شاتونەتە پێشەوە سەر و پیاڵە بەڵام نەتیجەتەن هەر دۆلکە شیرەکەیە سەتڵە شیرەکە هەرە ڕۆ بۆیە موچەتان پێ نادرێ بۆیە ناتوانن پارەکەتان بدەنێ چەند وەسائقیان بڵاو کردەوە کە کاکە گیان ئەم مانگە ئەوەندە فرۆشراوە عەبادیش دەڵێ ئەوەندەتان فرۆشتووە مەتار ئەوەندەی وەرگرتووە ئەوەندەتان زەڕائیب وەرگرتووە ئێوە موچەکەتان پێدرێ بەس نایدەن کابرای زۆنی سەوزیش موچەکەی پێدرێ بەڵام گولەکان ئەمە ڕوەکاتەوە پارتی کە ئەنەما پارتی مەسئولە لەوەی کە ئێوە موچە وەرناگرن برایەکێتیش وەکو ئەو مەسئولە لێی بەڵام ئەوانەی زۆنی سەوز هەموو دەمیان کردوێتەوە بەرامبەر ئەولا چونکە ئێرانە ئێوێ و حەشدی وەحشی ئێوێ و پەکەکە ئێوێ و
یەساریەکانی کوردایانەوە هەموو ڕویان کردوتەوە ئەوێ وڵا پارتی لەگەڵ تورکیا ئێوە هەمووتان کاکە هەموو لێران هەموو لەگەڵ ئێرانن مەڕ لە بازدانێکە عەورەتی دەرەکەوێ خەڵک وهای لێ کێشێ بزن عەورەتی شەو ڕۆژ بە دیارەوەیە ئەمانەی زۆنی سەوز شەو ڕۆژ عەورەتیان بە دیارەوە لەگەڵ ئێرانە هاشکرا دیار کەچێ لە وڵا پارتی بازێکی داوە عەورەتی دەرکەوت چێتان وەک ئەو نییە ڕەجمی کە ئەوکو سەیدنا عیسا فەرموو سەیدنا عیسایەکی چیان بۆ هێناوتیان قوربانەوە زینای کردو پێویستە ڕەجمی بکەی فەرمووی باشە وەڵام چێتان وەک ئەوی نەکردو ڕەجمی کە ئێوە هەمووتان وەگەوتان کرد بەسەوە دەرکەوت